دانیشتوانی تەران کە بەهۆی سەرهەڵدانی کۆڕۆنا لە نێوماڵ دەمانەوە لە دەرەوەی ماڵ و هەر لە نێو ئۆتۆمبیلدا چاویان لە فیلمی سینەمای کرد. شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیلان لە ژێر بورجی میلادی تاران بۆتە جێگا کە تێیدا فیلم نیشان دەدرێت. ئێران کە ناوەندی سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنایە دەستوری داوە سینەماکان و یانەکانی وەرزشی دابخرێن. هەرکە ئۆتۆمبیلەکان دەگەیشتنەوە شوێنە کارمەندانی ئەوێ بە دەرمانی دژە میکرۆب خاوێنان دەکردنەوە. ئەو خانمە لە دەمێکدا لە نێو ئۆتۆمبیلەکەی دانیشتبوو دەڵێ کاتی چاولێکردن لە فیلمەکە هەستی بە سڵامەتی کرد. لە جەنگەی بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کاتی چاولێکردنی فیلمەکە مرۆڤ وا هەست دەکات لە شوێنێکی پارێزراودایە بێ ئەوەی نیگەران بێت و تووشی نەخۆشیەکە ببێت. ئەو ڕۆژانە کاتێک لە ماڵ دەچمە دەر، کاتێک دەست لە شتەکان دەدەم هەمیشە نیگەرانم، تەنانەت کاتێک دەست لە لەچکەکەم دەدەم. بەڵام لێرە بە دەستی خاوێن دانیشتوم و ئەگەر بشمەوێت نان بخۆمیان ئیسراحەت بکەم، نیگەرانی ئەوە نیم کە دەبێت مەودام لەگەڵ خەڵق هەبێت. تەماشاوانان لە نێو ئۆتۆمبیل ڕادیۆکان هەڵ دەکرد و بۆ ئەوەی لە ڕێگای دەنگەوە گویان لە فیلمەکە بێت. ئەو سینەمایە هەر حوتوی 2 فیلم نیشان دەدات و بیتاقەکانیشی لەسەر ئینتەرنێت دەفرۆشێت. تەماشاوانەکان زۆرتری ژن و پیاوی گەنجن و ئەم دیاردەیە ئەوانی هوروژاندووە. پێم وایە ئەوە دوو مانگەکە ئێمە لە ماڵداین، ئەگەر ئەمە ڕۆژێکی زووتر تاوە بێت زۆر باش دەبێت. بۆ هیچ جگایەک نەچوین و سەفەرمان نەکردووەوە ئەزمونێکی زۆر سەختە. بە هیوای خوددا ئەمە زوو کۆتایی پێدێت. بەڵام ئەو بیرۆکەیە کە لە نێو ئۆتۆمبیلدا چاو لە فیلمەکە بکەیت دەرفێتێکە بۆ چێژ وەرگرتن لە سەرگەرمی دەرەوە کە دەمەیەکە لی ببەشن. ئەگەرچی ئەمە بە تەواوی لە ئێراندا شتێکی نەدیتراو نییە، بەڵام ئەم جۆرە سینەمایە ئەزمونێکی تازە بۆ ئەوانەیە کە دوای شۆڕشی 1970 ئێران لەدایک بوونە. زۆر سەرنجڕاکێش بوو لایەنەکەم بۆ کەسانی هاوتەمەنی من ئەوە یەکەم جارە ڕۆبدات. ئێمە زۆر بەمە خۆشحاڵین. لە ڕاستیدا فیلمەکە زۆر گرنگ نەبوو، بۆم گرنگ نەبوو فیلمەکە کێ سازی کردبوو بابەتەکەی چییە. بە هاتنمان خۆشحاڵ بووین چونکە ئەوە یەکەمین جارە. بۆ هەندێک کەس بە تایبەتی بە ساڵداچوان و ئەوانەی گرفتی تەندروستیان هەیە، کۆڕۆنا دەتوانێت نەخۆشیێکی جددی وەک هەوکردنی سیەکانی بەدووادا بێت کە دەکرێت تووشی مەرگ بن.